یادی مولودی پێغەمبەر لە نێوان حرام و حەڵاڵدا لە نێوان یادی سیفەتەکانی پێغەمبەر و سەماکردن و چەپڵە ڕێزاندا. ساڵانە لەم مانگەدا کە مانگی ڕەبیعی یەکەمە و مانگی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت. دوو ئاراستەی تەواو دژ بە یەک دروست دەبن سەبارەت بە گێڕانی مەراسیمی مەولود و زیندووکردنەوەی ئەو یادا. هەندێک بە جۆرێک ئەو مەراسیمە بە بیدعە و کارێکی دوور لە خەیر و پاداش ناوی دەبن و تا دەگاتە ئەوەی ئەنجامدانی بە کوفر و گوناه ناو دەبن و پیان وایە ئەنجامدانی مەولود هیچی کەمتر نییە لە تاوانە گەورەکان. ئاگاداربین حەرامە بیدعەیە ئامادەبوون لەو بۆنانەکە بە ناوی مەولودی پێغەمبەری صەڵی الله عەلەیه وسەلەم. بەڵام هەندێکی دیکە لە مامۆستایان و زانایان و تەنانەت هاوڵاتیانیش یادی مەولود بە پێویست و کارێکی چاکە و یادێکی گەورە ناو دەبن. کاتێ مەولود داهێنرا کۆدەنگی زانایانی لەسەر بوو کە دروسە، بەڵام ئەو کۆدەنگیە نابێتە حجە لەبەر ئەوەی کۆدەنگی سکوتیە، ئیجماعی سکوتیە. ئیجماعی سکوتیش حجەیەکی ظەنیە. زۆربەی زانایان بەڵکو هەموو زانایان کە ئەوەی گەشت بێتە لای ئێمە هەواڵ و خەبەریان فەرموویانە دروسە. ئیبن حەجەری عەسقەلانی، ئیمامی سیوطی، ئیمامی سەخاوی، حافظی عێراقی، زۆر لە زانایان فەرموویانە دروسە و کتێبیشانە سەرداناوە. ئەم دوو بۆچوونە جیاوازە لە سەدەی چوارەمی کۆچیەوە هەبووە تا ئێستا یەکلان نەبووتەوە. ئایا هەر بەڕاستی ئەنجامدانی یادی مەولود گوناهە یان کارێکی خەیر و چاکە؟ بەشێکی مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکانەوە لە شاشەی میدیاکانەوە ئەنجامدانی یادێکی لەو شێوەیە بە بیدعە و داهێنانێکی خراپ لە ئایندا ناو دەبەن و پێیان وایە بیدعەیە و بیدعەش گومڕاییە و سەرنجام سەر دەکێشێت بۆ ئاگری دۆزەخ. بەپێی فەرمودەی پێغەمبەر درودی خوای لێبێت واتە بە بۆچوونی ئەوان چارەنووسی ئەوانەی یادی مەولود دەکەنەوە ئاگری دۆزەخ دەبێت. بەڕاستی ئەو کەسەی کە لەسەر بیدعە و گومڕاییە تەوبەی لێ حەجب کراوە هاوشێوەی شەیطان کە چونکە سوور بوو لەسەر خراپەکاریەکەی و بە باشی ئەزانی و بە حەقی ئەزانی تەوبەی لێ حەجب بوو. بۆی خوای پەروەردگارە فەرمێ کە ئەچنە جەهەنەمیشەوە فەریقەن هەدا وفەریقەن حەقە عەلەیهیم ضەلالە ئینەهم اتەخەذوا الشەیاطینە ئەولیاء من دون الله وەیەحسەبوونە ئەنەهم مهتەدون. لە بەرامبەردا هەندێک لە زانایان و موفتیە گەورەکانی جیهانی ئیسلامی ئەنجامدانی یادی مەولود بەکارێکی پیرۆز و پێویست دەزانن و دەڵێن ئەگەر بیدعەش بێت بیدعەیەکی حەسەنەیە و ئەنجامدانی باشترە لە ئەنجام نەدانی. دکتۆر عەلی قەرەداخیش سەرۆکی یەکێتی زانایانی جیهانی لەو بارەیەوە لە دوو ڕۆژی ڕابردوو پەیامێکی بڵاو کردە و ڕایگەیاند ئەنجامدانی یادی مەولود بە شێوە و ڕێکاری ئاینی کارێکی باش و گونجاوە و هیچ گرفتێکی شەرعی تیان نییە. ئەو مامۆستایانەی کە بانگەشەی حرامبوونی دەکەن لە ئەسڵی بابەتەکە تێنەگەشت. هەموو مامۆستا و زانایانەی کە بانگەشەی پێویستبوون و دروستبوونی یادی مەولود دەکەن هاوڕان لەسەر ئەوەی کە پێویستە مەراسیمەکە بۆ یادکردنەوەی خەسڵەت و سیفاتەکانی پێغەمبەر و فەرمودەکانی و وتاردان و درودناردن بێت بۆ جانی پێغەمبەر، نەک کاری ناشەرعی و سەماکردن و تێکەڵاوبوونی ژن و پیا و هەر کارێک کە لە دەرەوەی چوارچێوە جێگرەکانی ئاینی ئیسلامەوەی. مەولودێک ئێمە باسەکەین بە هیچ شێوەیەک منکەرێکی شەرعی تا نەبێ، گوناهی تا نەبێ.
تێکەڵبوون و فیکەلێدان و خۆباندان و ئەمانی تیانە بێ بە هیچ شێوەیەک وشەیەکی ناشەرعی تیا بەکار نێنی وەسفێکی پێغەمبەری تیا نەکرێ بگاتە ئاستی خوایان نزیکی خوا لەپاڵ ئەم ململانەی نێوان بەرەی حرام و بەرەی حەڵاڵدا لە ئێستادا لە هەرێمی کوردستان ساڵانە مەراسیمی جۆرە و جۆر بەڕێوە دەچێت کە زۆربەیان وەک ئاهەنگی ژنگواستنەوە و شەکرا و خواردنەوە دێنە بەرچاو لە هۆڵ و یانەکانی ئاهەنگگەڕان ئەنجام دەدرێت تێکەڵبوونی ژن و پیا و سەماکردن و چەپڵە و فیکەلێدان و تەخشان و پەخشانی شیرینی و خواردن و خواردنەوە دەبێتە سیمای یادەکە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا بڵاو دەبێت. ئاخۆمە لەکوێ ئەو یادەنەدا جێی دەبێتەوە کە بۆ یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتی ئەنجام دەدرێت. ساڵانە لەگەڵ هاتنی یادی مەولود کەسانێک بە ناوی قورئان خوێن و سرود بێژەوە بازارێکی گەرم دروست دەکەن بۆ خۆیان و هەر ئێوارەی لە یەکێک لە هۆڵ و شوێنە گشتەکان ئاهەنگ دەگێڕن و شەوانەش لە ماڵی ئەو کەسانەدا کە یادەکە دەکەنەوە دەنگی دەف و ئاوازەکانیان گەڕەک و کۆڵانەکان دەهەژێنێت. هەموو ئەمانەش لە بەرامبەر پارەیەکی زۆردا دەکەن کە زۆر کات بارێکی گران لەسەر خاوەن یادەکە دروست دەکەن. لە شوێنە گشتیەکانیشدا و بە ناوی خۆشەویستی پێغەمبەرەوە خەڵکێکی زۆر لە شەقام و پارک و بازاڕەکاندا کۆ دەکرێنەوە و بەدەم وتنی سرود و هەندێک دروشمی ئاینیەوە قەرەباڵغێکی زۆر دروست دەبێت و ژن و پیا و گەورە و بچووک تێکەڵ دەبن و بازار و ژیانی هاوڵاتیان ڕادەگیرێت بە ناوی ئاهەنگی یادی مەولودەوە کە زۆربەی مامۆستایانی ئاینی پێیان وایە ئەمانە دژی بنەما شەرعیەکانی ئاینی ئیسلامن. هەر ئەوەش نا ئێستا وای لێ هاتووە لە یادەکاندا مامۆستایانی ئاینی و ئەوانەی بە قورئان خوێن و سرود بێژ ناویان دەبرێت لە پێناو کەمێک پارەدا ئامادەن یادەکانی مەولود بکەنە ئاهەنگێکی شێوە دانیشتنی شەوانە و شاباش وەردەگرن و ناوی میوانان دەخوێن. خاتونێکی گۆرانی بێژ لێرەیە لە بەڕاستیمی مەولودنامەکەی ئێمەیە ئەویش عاشقی مەولودنامەی حەزەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کەوا یاخوا بەخێر بێ وەک هونەرمەندێ خی پەروەردگار ئینشاءالله تەمەناکەین لە مەولودەکانی تریشە ئەو خاتونە گۆرانی بێژانەی تریش بێنە ئەم مەولودانەوە ئەو پیاوە هونەرمەندانەی تریش بێنە ئەم بەڕاستینەمانەوە هەتا وەکو وڵاتێکی پڕ لە پێکەوە بوون و پێکەوەژیان بەقەراکەین ئینشاءالله لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئافرەتان گۆرانیان وتووە چەند حەدیسی پێغەمبەری لەسەر صلی الله علیه وسلم کە ئافرەتان گۆرانیان وتووە. ئێستا هاوڵاتیان نازانن بڕوا بە چێ بکەن ئەوانەی کە دەڵێن یادی مەولود نادروستە و ئەنجامدانی گوناها یان ئەوانەی کە دەڵێن کارێکی باش و پێویستە ساڵانە ئەنجام بدێت. ئەگەر وایە کارێکی باش و پێویستە تۆ بڵێ ئەم جۆرە ئاهەنگانە لەکوێ یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لێبێت جێ بێتەوە. Yeah.
تۆی بینەر بڕیار بدە ئەم ئاهەنگانە بەشێکن لە یادکردنەوەی سەرداری مرۆڤایەتی یان بە ناوی ئەم یادەوە و لەژێر ئەو ناوەدا بازرگانی دەکرێت و یادەکە بۆ خۆ دەرخستن و بەسەربردنی چەند کاتێکی خۆش و کۆکردنەوەی هاوڕێ و خزم و کەس و کار بەکاردێت.